هەڵبژاردننی ئەم ساڵی سەرۆکایەتی ئەمریکا بە پڕکێشەترین هەڵبژاردن دادەنرێت لە مێژووی ئەمریکا، بەڵام ئەوەی بڕیاری کۆتایی لە دەستە سیستم و بەرپرسانی هەڵبژاردنن نەک سەرۆکی وڵات و دادگا. گۆڤاری فۆڕێن ئەفێرزی ئەمریکی لەبارەی ئەم دۆخەی ئێستا و ناڕەزایەتیەکانی دۆناڵد ترامپ لەسەر ئەنجامی دەنگەکانی هەڵبژاردن ڕاپۆرتێکی بڵاو کردوێتەوە. لەو ڕاپۆرتەی گۆڤارەکەدا کە لەلایەن هەردوو لێکۆڵەر لۆرا نۆردن و دێرێک تیزلەر ئامادەکراوە باز لەوە دەکات کە یاسای هەڵبژاردن لە ڕۆژانی داهاتووشدا بەردەوام دەبێت لە کارەکەی بۆ جیاکردنەوەی دەنگەکان بە شێوەیەکی دروست و وردبینیکردن لە کارتەکانی دەنگدان. ئەو ژماردنەش براوە دیاری دەکات نەک دادگاکان و سەرۆکی وڵات. لە راپۆرتەکەدا باز لەوەش کراوە کە قەیرانی کۆرۆنا و مەترسیەکانی دەزوەردانی دەرەکی و ئەگەری زیادەڕۆیەکانی سەرۆک نەیانتوانی کاریگەری لەسەر بەشداری گەرم و گوڕی ئەمریکیەکان هەبێت، دوای ئەوەی ئەم جارە بە ڕێژەی لە 167 خەڵک بەشداریان تێدا کرد. ئەوەش زۆرترین ڕێژەی بەشداریە لە ماوەی 120 ساڵی ڕابردووی هەڵبژاردنەکانی ئەمریکادا. فۆڕێن ئەفرێز ئاماژەی بەوە دەکات کە ئەگەر ڕەخساندن و ئاسانکاریەکان نەبوایە لەو گۆڕانکاریانی لە سیستەمی ئەم جارەدا کراوە لەلایەن دەسەڵاتەکانی ناوخۆوە بۆ خۆگونجاندن لەگەڵ دۆخەکە کە بە هەنگاوێکی ژیرانە ناوی بردووە، ئەو ڕێژە زۆرە بەشداریان نەدەکرد کە ئەوەش خۆی لە سیستەمی دەنگدانی بەریدی ئەلیکترۆنی و دەنگدانی پێشوەخت بینیوێتەوە، دوای ئەوەی لە هەڵبژاردنە بەرایەکان هەزاران کەس بەهۆی قەرەباڵغی و ڕێکارەکانی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا بێ بەش بوون لە دەنگدان. لە هەڵبژاردننی ئەم جارەی بەرپرسانی ویلایەتە جیاوازەکانی ئەمریکا بڕیاریاندا بە زیادکردنی هەزاران فەرمانبەر بۆ جیاکردنەوەی دەنگەکانی بەرید و کارکردن لە بنکەکانی دەنگدان، هەروەها ئامادەکاری پێویست کرا بۆ بەرگرتن لە هێرشی ئەلیکترۆنی دەرەکی. بەپێی ئەو سەرچاوانە بڕیارە لە ڕۆژانی داهاتوودا بەرپرسانی هەڵبژاردن هەنگاوی دیکە بگرنە بەر بۆ گرنتی پاکدەرچوونی دەرەنجامی هەڵبژاردنەکە، دوای کۆتایی هاتنی ژماردنی یەکەمی دەنگەکان و ڕاگەیاندنی نافەرمی با لێکۆڵینەوە و ژماردنەوەی دەنگەکان و وردەکاری تیاندا، پاش دڵنیابوونەوەش لە نزیکترین کاتی هەفتەکانی داهاتوودا ئەنجامی کۆتایی ئاشکرا دەکرێت و سەرۆکی نوێ لەسەر کورسی سەرۆکایەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەست بەکار دەبێت. فۆڕێن ئەفرێز جەخت لەوە دەکاتەوە هاتوو هاوارەکانی دۆناڵد ترامپ لەبارەی دزینی دەنگ لەلایەن دیموکراتەکان و ساختەکاریەکان لەگەڵ پەنابردن بۆ دادگا بۆ وەستاندنی جیاکردنەوەی دەنگەکان هیچ گرنگیەکی بەلای دامەزراوەی هەڵبژاردن لە ویلایەتەکاندا نییە و جەخت لەوە دەکەنەوە کە هیچ کاریگەر نابن بەو دەنگۆیانە و لە کۆتاییدا سیستەمی هەڵبژاردننی دیموکراتی ئەمریکا بڕیار دەدات.